لە هەفتەیەکدا تەنها ڕۆژانی هەینی کرێکارانی بیانی وڵاتە جیاوازەکان دەتوانن لە سوچێکی بازاری هەولێر کۆبنەوە و کڕین و فرۆشتن بە جۆرەکانی سەوزۆ بکەن. سەمین خەڵکی بەنگلادیشە، ئەو ڕۆژەی پشوێتی زیاتر لە ڕۆژانی ئاسایی ماندووترە، بەڵام دڵخۆشە لەوەی لەلایەک پارەی زیاتری دەست دەکەێت و لەلایەکی تر هاو زمانەکانی دەبینێتەوە. ئەو جۆرە سەوزانی کە سەمین و هاوڕێنی دەیفرۆشتن هەر لە کوردستان بەرهەمی دەهێنن، چونکە خۆستی زۆری بیانەکانی لەسەر. زومە دێم لێرەیە بەس برێ نەفەریش دەکە بیانی ساعت 8 هەتای وەریش دەکە لە مامێلی شەوێت 2 ساعت 3 ساعت مەزالی هەبوو ئەو زەدەچی لەبەر لە شنایی ئاوی دێدا تیمێ لێ دێدا. ئێرە هەموو خۆشتار بوون، لێپالی هات، هندی هات، بانگلادێشی هات، هەموو هاتێرە، هەموو قەزین، هەموو برادار، هەموو یەکە، هیچ فەرق نییە. هەولێر بەجێدەی هەڵین و دەچینە سلێمانی، باخی گشتی بۆ بە کۆکەرەوەی هەموو بیانەکان، هەر کە یەکتریان بینی بە ئومێدی ئەوەن بە خێرایی کات تێنەپەڕێت تا چێژ لە ڕۆژە پشۆکەی هەفتەیان ببینن. زۆرینەی کێشانی کە دووچاری کرێکاران دەبێتەوە بە گوتەی سەرۆکی ڕێکخراوی داکۆکی کار لە کرێکارانی بیانی پەنا نابەنە بەردادگا، بەڵکو بە ڕێککەوتن و دانیشتن چارەسەری دەکەن. ئێمە بۆ هەر کێشەیەک کە دێت سەرەتا پەنا دەبین بۆ حیواری سەردەم گفتوگۆی سەردەمیانە، چون بەڕاستی دادگاکان لە ئاستی پێویستانی نیەک نمونە دەیەمێ کرێکارێک ملزەم نیە بۆی 2 ساڵ لێرە بمێنتەوە کە لەگە ماڵێ دەگە مناڵ دەمەقاڵەیەکی دەبێ حاکم بە 2 ساڵ ئەجا جوابی ئاەتەوە. ئەم 2 ساڵە کرێکارە بە دوا ژیانی خۆشتر و باشتردا دەگەڕێ لەوانێ بچێ بۆ وڵاتێکی تر لەوانە بگەڕێتە بۆ وڵاتەکەی خۆی. بە گوێرەی ئامارە نافەرمیەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەت هێرێم زیاتر لە 40,000 کرێکاری بیانی لە هەرێمی کوردستان کار دەکەن. ئەمە جگەلەوەی بە سەدان کرێکار کە بە شێوەی نایاسایی هاتوون و تۆمار نەکراون ژمارەشیان ڕوو لە زیاد بوونە. دیار جەمال بۆ دەنگی ئەمریکا، سلێمانی.